مادام او معارضه كان امش هند حسابي بوحرايو بيك بشر خلقي كردستان دي شرعية دا طرف رندومي نل دربة دي شرعية دا نهێنیەکانی دەست لە کاتکێشانەوەی بارزانی لە سەرۆکایەتی هەرێم مەرجی عێراق بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان دوای ڕیفراندۆم چی بوو؟ ئەمریکا چ ڕۆڵێکی لە دەست لە کاتکێشانەوەی بارزانی هەبوو؟ دەست لە کاتکێشانەوەکە بەویستی خۆی بوو یان فشاری ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی؟ دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان کەوتە ناو ئابلوقەیەکی سیاسی بەغدا و ئەنقەرە و تاران بۆ کۆتایهێنان بەو قۆناغە دژوارەی هەرێم ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەغدا داوایان لە بارزانی کرد دەست لە پۆستی سەرۆکی هەرێم بچێشێتەوە ئەوەش لە پەیوەندیەکی ماکگۆڕک لەگەڵ بارزانی پێشنیار کرا بەڵام لە وەڵامدا سەرۆکی هەرێم ڕایگەیاند ئەو بەدەنجی خەڵک بۆتە سەرۆکی هەرێم ناتوانێت هەروە ئاسان دەستبەرداری پۆستەکەی بێت لە درێژەی هەوڵەکان بۆ هەڵگرتنی ئەو گەمارۆیە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی ئەو کاتی هەرێم هەوڵەکانی لە دوای ڕیفراندۆمەوە دەست پێکرد بۆ ئەو مەبەستە سەرەڕای داخستنی فڕۆکەخانەکانی هەرێم لە ڕێگای خاڵی سنووری ئیبراهیم خەلیل دەچێتە تورکیا وەک سەرچاوە میدیاییەکان بڵاویان کردەوە بەڵام سەرکەوتوو نابێت لە بینینی ئەردۆگان بەرپرسانی ئەکەپا پێی ڕادەگەێنن سەرۆک ناتوانێت بتبینێ تا ڕیفراندۆم هەڵنەوەشێننەوە و مامیشت لە پۆستەکەی دەست لە کار نەچێشێتەوە لە دوایەوەی فشاری یەکەمی ئەمریکا بۆ دەست لە کارکێشانەوەی بارزانی سەرکەوتوو نەبوو کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا لە 26 ئۆکتۆبەری 2017 واتە 3 ڕۆژ بەر لە دەست لە کارکێشانەوەی بارزانی ریک تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی عێراق دەکات و لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆک وەزیران کۆ دەبێتەوە دوای کۆبوونەوەکە تیلەرسن پەیوەندیەکی تەلەفۆنین لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم ئەنجام دەدات لە پەیوەندیەکە تیلەرسن هانی بارزانی دەدات بۆ دەست لە کارکێشانەوە ئەوەش ئاشکرا بووە ئەمریکا ئەو پەیامەی ڕاگەیاندووە کە دەیانەوێت لەگەڵ ئیدارەیەکی نوێ لە هەرێمی کوردستان لە دەرەوەی بارزانی گفتوگۆ بکەن وەک لە ڕاگەیاندراوەکەی دوای دەست لە کارکێشانەوەی بارزانی هات بەڵام بارزانی خواستی خۆی بۆ دەست لە کارکێشانەوە پیشان نادات بەرپرسانی باڵای پارتی ئەو کات هۆشداری ئەوە دەدەنە سەرۆکی هەرێم ئەگەر دەست لە کار نەچێشێتەوە ئەگەری ئەوە هەیە حەشدی شعبی و سوپای عێراق زیاتر بەرەو هەرێم هەڵبکشێن و پارتی و هەرێم دووچاری تەنگژەیەکی تر بێتەوە ئەوە شوای کرد داوای 72 کاتژمێر بکەن تا دەرچەیەک بۆ دەست لە کارکێشانەوەی بارزانی بدۆزرێتەوە لە 29 ئۆکتۆبەر دوای تەواوبوونی 72 کاتژمێرەکە بارزانی لە پەیامێکدا کە ئاراستەی پەرلەمانی کوردستانی کرد دەستی لە پۆستەکەی کێشایەوە ئەگەرچی لە ڕاگەیەندراوەکەیدا بارزانی جەخت لەوە دەکاتەوە دەست لە کارکێشانەوەکە بە ڕەزامەندی خۆی بووە بەهۆی نەبوونی پاڵپشتی یاسایی بۆ بەردەوامبوون لە پۆستەکەی بەڵام ئاری هەرسین پەرلەمانتاری ئەو کاتی پارتی دوای نامەی دەست لە کارکێشانەوەکە ئاشکرای کرد نامەکەی بارزانی بە فشاری نێودەوڵەتی و پیلانجێڕی بووە کە لەلایەن هەریەکە لە ئێران و عێراق و تورکیا بە هاوکاری وڵاتانی ڕۆژئاوا و بەریتانیا و ئەمریکا جێبەجێ دەکرێت لە ڕاگەیەندراوەکە ئاری هەرسین ئەوەشی وتووە نامەکەی مەسعود بارزانی بۆ پەرلەمانی کوردستان جۆرێک لە پیلانی نێودەوڵەتیە و ئەمەش مانای تەسلیم بوونە کە هیچی کەمتر نییە لەو پیلانەی کە کاتی خۆی بەدەسیسەی هەواڵگیری ئەمریکی لە سەرەتای ساڵانی 1950 لە محەممەد موسەدەق کرا لە ئێران کاردانەوەی وڵاتان دوای دەست لە کارکێشانەوەکە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی دوای دەست لە کارکێشانەوەی بارزانی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و تیایدا هاتبوو پێشوازی دەکەن لە دەست لە کارکێشانەوەی بارزانی لە پۆستەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا
لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژەی بەوەش کردبوو داوان لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە ئیدارەیەکی نوێوە کاری بەپەلە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوانیان لە چوارچێوەی دەستوری عێراقدا بکەن. بە هەمان شێوە فەڕەنسا و بەریتانیاش پێشوازیان لە دەست لە کارکێشانەوەکەی بارزانی کرد کە بە گوێرەی بۆچوونی شارەزایان پێشوازیەکە دەرخەری ئەوە بوو کە ئەوان ویستی پێشوەختەیان هەبووە بۆ ئەوەی بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێم دەست بچێشێتەوە و ببێتە سەرەتایەکی نوێ بۆ هەرێمی کوردستان و قۆناغێکی نوێ دەست پێ بکات. ئەگەر بارزانی دەستی لە پۆستەکەی نەچێشابایەوە چی ڕووی دەدا؟ بە گوێرەی بۆچوونی چاودێرانی سیاسی ئەگەر بارزانی لەو کاتە دەستی لە پۆستی سەرۆکایەتی هەرێم نەچێشابووایەوە دووساری سزای ئەمریکا دەبووەوە هاوشێوەی ئەو سەرۆکانەی کە وڵات و ناوچەکانی کاتێک تووشی تەنگەژە و شکست دەبوون بەڵام زۆرینەی سەرۆکەکانی تر نەدەچوونە ژێرباری داواکاری ئەمریکا بۆیە هێرشی سەربازی یاخود پشگیری لە ڕووخاندنی دەسەڵاتەکەیان کردووە. لە نمونەی مانیۆڵ نۆریگا دەسەڵاتداری پێشووتری پەناما و قەزافی سەرۆکی پێشووی لیبیا و سەدام حوسێن سەرۆکی پێشووی عێراق و چەندین نمونەی تر. بەڵام بارزانی چووە ژێرباری داواکاریەکەی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەستی لەکار کێشایەوە.